لە شەڕەکەی لالەزاردا یەکێتی چ جۆرە درۆنێکی بەکارهێناوە. ئەگەر سەیری دیمانەکانی شەڕەکەی لالەزار بکەین جیا لە شوێنی فیشەک و ئارپیچی کۆمەڵێک دیمەنی دیکەش دەکەوێتە بەرچاو کە ئاسایی نین. شوێنی تەقینەوە و ئاگرگرتن دیارە و پێدەچێت شوێنی تەقینەوەی درۆنی بۆم ڕێژکراو بێت. هەر لە سەرەتای شەڕەکەی لالەزارەوە دەنگۆیەوە هەبوو کە هێزەکانی یەکێتی کەڵکیان لە درۆن وەرگرت بێت، بەڵام دواتر گەشە حەمە چاوشین هاوسەری لاهور شێخ جەنگی ڕاگەیاند کە بە زیاتر لە 100 درۆن هێرش کراوتە سەر ماڵەکەمان و بە ئامانجیان گرتووە. بە شێوەی فەرمی و بە تەواوەتی دیار نییە و درۆنانەی کۆماندۆ و دژە تیرۆر کەڵکیان لێوەرگرتووە کام جۆری درۆن بوون، بەڵام با دوواداچوون و زانیاریەکان پشت ڕاستی دەکەنەوە کە هێزەکانی یەکێتی لە جۆرێک درۆنی ئێرانی بە ناوی سابر کەڵکیان وەرگرت بێت کە هەم کێشی کەمە و هەم نرخی هەرزانە و هەمیش کۆنتڕۆڵکردنی ئاسانە. درۆنی سابر دروستکراوی ئێرانە. هێزەکانی حەشدی شەعبی لە عێراق و گروپەکانی فاتمیۆن لە سووریا ئەم جۆرە درۆنەیان بۆ مەودای کەم و ئامانجی نزیک بەکارهێناوە. درۆنەکە کێشی 5 تا 7 کیلۆگرامە، دەتوانێت بۆ ماوەی 5 خولەک لە ئاسماندا بمێنێتەوە و 15 کیلۆمەتر بفڕێت. درۆنەکە بە بۆم یان کەرەستەی جەنگی ئامادە دەکرێت و خۆی بە ئامانجەکەیدا دەکێشێت و دەتەقێتەوە. زیاتر بۆ خاوێنکردنەوەی بیناکان لە هێزی دوژمن بەکاردەهێنرێت و هەندێک جاریش ئۆتۆمبیلی پێ دەکرێتە ئامان.